دکتۆری تێدا نمایش کرابوو. هەر لەو پێشانگایەدا چەندین جۆر ڤیتامین و چارەسەری سروشتی بۆ نەخۆشیەکانی ئەو باڵندەیە خرایە ڕوو. جێ ئاماژەیە ئەمە یەکەم جارە لە هەرێمی کوردستان پێشانگای لەو جۆرە بکرێتەوە، بەڵام بە بەردەوامی ساڵانە لە هەموو وڵاتانی جیهاندا بۆ ماوەی 3 مانگ لە مانگی تشرینی یەکەم بۆ کانونی دووەم دەکرێتەوە و ژمارەیەکی زۆر لە ئارەزومەندانی بەخێوکردنی کەناری و باڵندە چێژ لەم پێشانگایانە وەرەگرن. کۆمەڵێ بەخێوکەری باڵندە هەستاوین بەم کارە و کارەکەش کەم و کوڕی زۆرە، بەڵام هەنگاوێکی تازەیە کە توانیمانە لە هەموو ئاسیوەتانی عەرەبیا بە ستاندەرێکی جیهانی بتوانین پێشەنگایەکی وا بکەینەوە و هەوڵمان ناوە لەم پێشەنگایە چەند جۆرێکی جیاواز لە کەناری نمایش بکەین و خۆشحاڵانەش میوانێکی زۆرمان هەیە و ئەمەش ئەوە دەرەخاکە لە کوردستانە کە خۆشحاڵیە گەنجان و خەڵکێکی زۆر هەیە ئارەزومەندی باڵندەن و هەوڵیشمان ناوە بە پێی توانە کەناری ڕەنگ و دەنگ و شێوەش لەم پێشەنگایە نمایش بکەین. بازی بیرهاتنا ڕزگارکردنا وڵاتی ئۆکرانیا بلند هاتە ڕاگرتن بە بەرهەفبوونا بەرپرسن ئیداری و